لە ترسی پەلاماری تێرۆرستانی داعش لێپرسراوانی عێراق ڕێو شوێنە ئەمنیەکانیان لە بەغدا توند کردوتەوە و خاڵی پشکنینی نوێ و هێزی پۆلیسی زیاتریان بڵاو کردوتەوە. توندکردنەوەی ڕێکارە ئەمنیەکان دوای بڕیارەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بووە بۆ گۆڕانکاریکردن لە هەیکەلی ئەمنی و سەربازی. هێزە ئەمنیەکانیش لە شەقامەکانی بەغدا و بازارەکاندا دانراون و هەڵمەتەکانی پشکنینیش زیاتر کراون. بەڵام بەشێک لە هاوڵاتیان و دوکاندارەکان نیگەرانن لەو ڕۆژشۆنانە و دەڵێن کاریگەری لەسەر کڕین و فرۆشتن دەبێ بە تایبەت کە لە جەژن نزیک بوونەتەوە و خەڵکێکی زیاتر دێنە بازارەکان. قطع الطريق قطع الكرادة هو إجراء كلش غلط يعني. بلوکردنی ڕێگەی کەڕادە زۆر هەڵەیە. ئێمە دوکاندارەکان کارەکانمان پشت بەم شوێنە دەبەستێت لە مانگی ڕەمەزاندا. بۆیە بلوکردنی ڕێگەکان زیانمان پێدەگەێنێت. ئێمە ماوەیەکی زۆر خۆمان ئامادەکردو بۆ ئەم کاتە کە بازارەکان قەرەباڵغ دەبن. هەر دەبێت خۆشمان بەرپرسیارەتی زیانەکان هەڵبگرین کە بەر کارێکمان دەکەوێت. نشتري بضاعة كلها خسائر نتحملها احنا. احنا كمواطنين ما نحب نشوف الشوارع مسدودة. ئێمە وەک هاوڵاتیان حەز ناکەین ڕێگاکان بە داخرای ببینین و ئاستەنگ دروست بکرێت. ئەم ڕێکەرانە بۆ ئەوە کراون کە ئێمە پارێزرا بین بۆ ئەوش کراوە کە مەترسیەکانی ڕابردوو دووبارە نەبنات. هیوادارین ئەم ساڵ هەموو شتەکان بە ئاسایی بەڕێوە بچن و هیچ شتێک ڕوو نەدات. الأمور كلها تمشي طبيعي. ئەگەرچی تێرۆرستانی داعش لە ساڵی 2007ەوە لە ناو براون بەڵام هێشتا پەلامارەکانیان کۆتایی نەهاتووە و هێزە ئەمنیەکانی عێراق دەکەنە ئامانج. چەندین شانەی نوستوشیان لە ناوچە جیاوازەکانی عێراق هەیە و ترسی ئەوە هەیە دزە بکەنە ناو شارەکانەوە و جەژن و خۆشیەکانی خەڵک تێک بدەن.